محەممەدی کوڕی عەبدولوەهاب خۆی لە درعیە لەدایک بوو، لە عویەینە لەدایک بووە و هەر لەوێش کۆچی دوایی کردو دوای 91 ساڵەکە. عویەینە لە تەنیشتی درعیە نزیک بە یەک بوون، هەروەکو چۆن ناوچەکانی کوردستان جودا بوون و هەرێکی ئەمیری خۆی لەسەر بووە، چۆن ئەڵێن ئەمە ئەردەڵانە لە سنە بوون و بابان لە سلێمانی بوو، پاشای کۆرر لە ڕەواندوز بووە و بۆتان لە جززیرە بووە و هەروەها لەو سەردەمانش تەمەنە و نەجد بەو شێوەیە بوو، هەر قەبیلەیەک هەر ناوچەیەکی خۆی کە گرتووە. ئیتر جاری وا بە شەڕ و کەڕ و فەر مەملەکەتی خۆی زیاتر کردو و بچووک بۆتەوە لەو شێوەیە کە باسم کردوتم درعیە خۆی گوندێک بوو بە ناوی درعیەوە کابرایکە لە هاتبوو ئەوێ دوای بە کشت و کاڵ هەندێک کشت و کاڵی بەسیت و هەندێک لەو ناوچانە حەلەزۆنی زیادی کردوون لە شوێنێکی محەدەدا مایە تاکو ئەم زەمانەی کە باسیەکەین. محەممەد بن عەبدولوهاب ڕەحیمەهو الله لە ساڵی 1970 لەدایک بووە کە کات 1950 هیجری و تەمەنی لە 10 ساڵیە قورئانی لەبەر کردووە لە عایلەیەکی دینین. باوکی ڕەحمەتی خوای لێبێ عەبدولوەهاب خۆی عالمێکی گەورە بوو، پاشان قازیش بوو لە هەندێک ناوچە. کاژڵێن قازی تەبعەن ئەوە نەریتێکی ناوچەکە بوو، قازی دائەنرادان بۆ ناکۆچی نێوان خەڵکی کە حەلەکرا. ناکۆچیەکان هەتا ئەو سەردەمانش ئەگەڕانەوە لای مەلاکان. باپیریشی بە ڕەحمەت بێکناوی سولەیمانە، محەممەدی کوڕی عەبدولوەهابی کوڕی سولەیمانی ئالمشەڕەفی تا ئەگاتۆ نەسەبی ئەگاتۆ بە تەمیم. سولەیمانیش ڕەحمەتی خوا لێبێ عالمێکی گەورەی جززیرەی عەرەبە، نەک هەر ناوچەکەی خۆی جززیرەی عەرەب هەمووی. مامیشی ڕەحمەتی خوا لێبێ هەر عالمێکی گەورە بوو و هەروەها قازی بوو لە زۆر ناوچەی ئەوێ. مامیشی تەمەن نیشەکە لە گەورە زانایانی ناوچەکە عەلە الئەقەل، ئەگەر هەموو هی عەرەبستانیش تەبعەن نەبێت. کەوابوو محەممەد بن عەبدولوەهاب ڕەحیمەهو الله لە سەردەمانێکە کە لەدایک لە ساڵی 1970 باوکی عالمێکی گەورە بوو، بۆیە دەرسی فقهی حەمبەلیەکەی لە لای باوکی خوێندووە، هەروەها دەرسی ئەوەی کە علاقەی هەیە بەسەر زمان و کە پێڵێن ئالە علمی ئالە شێر لە لای ئەو خوێندووە. باپیریشی وا مەشهور وەکەوا بوو لە سەرەتاوە خۆی ئینتیمای هەستی ئینتیمای بۆ کردەکە ئینتیمای بۆ خێزانێکی عالم هەیە و کاریگەری ئەوانیشی لەسەر بوو. پاشان بۆ خوێندن چۆتە مەککە و مەدینە و یەکێک لەوانەی کە دەرسی لەلا خوێندووە ناوی شێخ محەممەد بن حەیاتی سندیە کە ئەم کاریگەری یەکەمی لەسەری هەبووە لەسەر ئەو ئەفکارانەی کە هەیبووە، چونکە شێخ محەممەد سندی کە لە وڵاتی هەندستانەوە هاتووە متأثر بووە بە هەندێک ئاڕایی بڵین تەوحید و بەهی ئیبن تەیمیە و ئیبن القەیم و ئەوانە. پاشان ئەویش یەکێ بوو لەوەی کە شەکوای کردووە لەوەی کە چۆنەشێت لە مەککەیە 4 محراب هەبێ، هیچ 4 مەذهب، تەعەسسوب بە مەذهبیەکەی زۆر ڕقلەی بوو، بەتایبەتی خۆی کە اختصاصی حەدیث بووە. ئەنجا ئەو هەموو شرکیاتانش کە لە خەڵک ئابینیوەتی شرک لە گۆڕستانی بەقیع زۆر بوو و هەروەها لە ناوچەکانی تر کە نەخوێنەوار بوون عادەتەن و مەلایەک یان سۆفیگەریەتێک کاریگەری لەسەر ناوچەکان هەبوو. محەممەد بن عەبدولوەهاب بۆ خۆشی هەستی بەمە ئەکرد کە لە ناوچەی نەجدا هەیە. دوای سەفەری دووهەمی کە کرد بۆ زوبێر و بۆ بەسڕە، زوبێر گەورەتر بوو، ناوی مەشهور بوو، تەواوەن بەسڕەش زۆر کۆنە. لەوێش هەندێک عالمی شافعی مەذهبی بینی و دەرسیشی لەلای ئەوانیش خوێند و بەڵام ئاساری ئەم شتانەی هەموو هەست پێ ئەکرد کە زۆر شتێکی گەورەن و شرکیاتێکی زۆر گەورەیە کە هەیە، بەڵام کە هاتەوە بۆ ناوچەکەی خۆی نەی ئەتوانی بڵاوی بکاتەوە لەبەر باوکی. کاریگەری باوکی لەسەری هەبوو کە پێی تۆ توندڕەوی زۆر بە تند و تیژێ عیلاجی ئەم شتانەکەی بن بە نەسیحەتێکی زۆرتر بیکەی. بۆیە هەتا ساڵی 1953 واتە کە عمری بوو بە 50 ساڵ و باوکی بە ڕەحمەت بە کۆچی دوایی کرد، نەیتوانی بەو شێوەیە تند و تیژێکە بەکاربێنێ. بەڵام دوای ئەوە ئیتر خۆی کەوتە ئەو شێوە تەبلیغاتیە کە بە شێوەیەکی تند و تیژ بانگەوازەکەی خۆی بڵاوە کردو، یان با بڵێن نەهی عن المونکەریەک. خۆی گەڕایە بۆ ناوچەیەک پێڵەن حەرێملا، دوایش چووە بۆ عویەینە. لە عویەینەش وەکو ئیمارەتێک بوو، یەکێک کە ناوی بن معمەرە لەوێ بوو، ئەو سەرپەرشتی ئەوێ کرد. محەممەد بن عەبدولوەهاب ڕەحیمەهو الله وتیان کە ئافرەتێک زینای کردووە و اعترافیشی بە زیناکە کردو، ئافرەتەکەی ڕەجم کرد. کە ئافرەتەکەی ڕەجم کرد کێشەکە گەورەتر بوو لەسەر مستەوایەکی گەورە، خزم و کەسوکاری ئافرەتەکە وەکو عەشیرەت هاتن وتیان تۆڵەی لێکینەوە خۆیە کوژی. ابن معمەر مەجبور بوو کە تەدەخل بکاتە ئیشەکە. ناوچەی ئەم ناوچەیەش ئەم عویەینە عایلی ئەحسا بوو. ناوچەی ئەحسا کە لە ڕۆژهەڵاتی جززیرەیە ڕەبت بوو بە بەسڕەوە، بە ویلایەتی بەسڕەوە و باسم کرد سێ ویلایەتە بوو، مۆسڵ و بەغدا و بەسڕە. بەسڕە سەرپەرشتی ئەو خلیجەی هەمووی ئەکرد.
لەبەرەو زەختێک لە ئیحساوە ناوچەی ئیحسا هاتە سەر کابرای ئیبن معمەر وتیان ئەو مساعداتێک کە لە ئێمە وەریەگری نادەینێ ئەگەر دەری نەکەی لێ واتە محەممەد بن عەبدولوهاب دەرنەکەی لەبەرەوە محەممەد بن عەبدولوهابی دەرکرد لە ناوچەکەی خۆی دوایش تەبعاً پەشیمان بووە کاتێک کە زانی داواکەی محەممەد بن عەبدولوهاب زۆر گەورە بۆ خەڵکێکی زۆری لێو کۆبەت و مەنفعەتەکەش چووە بۆ ئال سەعود. محەممەد بن عەبدولوهاب ڕەحیمەه الله ڕۆیشت چوو بۆ درعیە چوو بۆ درعیە لەلای یەکێک لە تەلەبەکانی وێوارە بوو خۆی کرد بە ماڵیا ناوی ئیبن سوەیلمە. ئیبن سوەیلمیش زۆر ترسە عەبدوڕەحمانی کوڕی سوەیلمی عەرینی ترسا لەوەی کە ئەگەر بزانم محەممەد بن عەبدولوهاب لێرەیە وەکو کورد دەڵە سەر بەجێ چەڵە یان کێشەی بەدواوەیە ئەترسا لەوەی کە محەممەدی کوڕی سەعود قبوڵی نەکا بۆیە ترسا لەوەی کە لە ماڵی خۆی هەڕایگرێ. ئەم جارە چوو بە ماڵی یەکێکی تر هەر لەو بەرە بابە ناوی محەممەدی کوڕی سوەیلمە چوو بۆ ئەوێ و ئەویش هەر ترسا بەڵام محەممەد بن عەبدولوهاب ئیطمینانی دایە وتی ئینشاءڵڵا خوای گەورە ئازادیەکمان بۆ فراهەمە هێنێ بۆ دەستەبەرەکە یان کارەکە تەسلیم بە خوای گەورەکەین و بزانین خوای گەورە چی ئەهێنێتە پێش. عولەمایانی ئەو ناوچەیە و خەڵکانێکی تر کە هەبوون ویستیان واستەیەک بکەن لای محەممەد بن سعود بڵێن کە محەممەد بن عەبدولوهاب هاتۆتە ئێرە قبوڵی کە لێرە بێ بەڵام هەرچەندیان کرد نەیانتوانی ڕاستەوخۆ بچن پێی بڵێن یان بە براکەی بڵێن کە ناوی فەنیان بوو چوون لە ڕێی ژنانەوە بە ژنەکەی هەنوو ژنەکەی ناوی مۆزەی کچی محەممەدی کچی عەبدوڵڵای کوڕی عەبدوڵڵای کوڕی سولەیمە یا ئەویش هەر عەرینیە ناوی مۆزەی بوو یا بە عەرەبی تەعەن مۆضی بە ضاد کوردیش جاری وایە مۆزی هەروەها ئەوانیشە بە مۆزە جاری وای خوێندنەوە کەلیمەی مۆزەش هەر لەو کەلیمەی مۆضیەوە هاتووە کە ناوێک بوو لە عورفی ئافرەتانی ناوچەکە هەبوو. چون وەختێک کە بەم ئافرەتیان وت هەروەکو کە ئیبن غەنامەی جێڕێتەوە ڕیواەتی ئەویش و ئەوانی تریش مؤرخەکانی تریش ئەم ئافرەتە خۆی داوای لە محەممەد بن سعود کرد و تی فرسەتێکی زۆر گەورە بۆ ڕێکەوت تی محەممەد بن عەبدولوهاب هاتووە لە ماڵی محەممەدی کوڕی سوەیلمە باشتر وایە تۆ بچی بۆ لای ئەگەر چووی بۆ لای کەسبیەکەی گەورەیەکی زۆری ژەبێ بۆ تۆ هێزێکیشە ئەمە خوای گەورە قەدەرێکە بۆ تۆی هێنا بۆ گەورەی تۆی هێنا دیارە قەناعەتی پێکرد جا ئەم ڕیوایەتەش خۆی شتێکی سەیرەکە ئەم هەموو عەرەبە مؤەرریخە و ئەم هەموو عولەمایان و حەرەکەتی وەهابی و ئال سەعود و هەموویان فەخر بە بلیمەتی ئەم ژنەوە ئەکەن ئێخۆم ژنە تاقانە نەبووە بەڵام زۆر کەمیش ناوێنن ئیلا لەم حاڵەتەیانە بێ سەیری ژەوەیە کە هەتاکو ئێستا ئافرەت ناتوانە سەیارە لێ بخڕێت لە عەرەبستانی سعودی لە کاتێککە هەیە دکتۆرای لە کیمیایە ناو زمان نەزانێت لە ئەڵمانیا مەسەلەن تەخەسوسی وەرگرت. بەهەرحاڵ ئەوان مەوزوعێکی ترە بینەوە سەر ئەم مەوزوعە وەختێ بە محەممەد بن سعودی ود ئەویش قەناعەتی بە قسەکە کرد و خۆی و فەنیانی برای ڕۆیشتن بۆ ماڵی محەممەدی کوڕی سوەیلم و قسەیان لەگەڵ محەممەد بن عەبدولوهاب کردو کە ئەمە شتێکی تەڕەن تاریخیە هەموو ڕیوایەتەکان هەموو ئەوانەی کە تاریخی ئال سعودیان نووسیوە یا تاریخی محەممەد بن عەبدولوهاب و حەرەکەتی وەهابیان نووسیوەتەوە کۆی بن غەنام ئەمان هەموو باس کردووەکو ئەمەی کە من نەقڵەکەم لە مجەلەدی یەکەم لە لاپەڕە سێ بەم شێوە ئیتیفاقەکەن هەردووچان دوای کە مشاورە و قسەیەکەکەن لەم لاولا هەردووچان پێکەوە و ئەم دوانە هەردووچیان لایەنگری شێخەکەن واتە محەممەد بن سعود و فەنیانی برای ئەویش پێی خۆشە بێ هەر لەو ماڵە بڕیارەدەن کە ئەم ئیتیفاقە لە نێوانی خۆیان بکەن هەروەکو ئیبن بشریش لە مجەلەدی یەکەم لە لاپەڕە 11 بە عنوانی عنوان المەجد ئیبن غەنامیش بە ناوی ڕەوضەت الەفکارەوەیە مەرجەکانی ڕێکەوتنیان دووشت بوو. محەممەدی کوڕی سعود پێی لا تەرجعوا عنا إن نصرنا الله ومكننا ئەگەر خوای پەروەردگار سەرکەوتی کردین و تەمکینی پێبەخشین واتە دەسەڵاتی گەورە و بەرفراوانتر کردین مەگەڕێرەوە بۆ مەسەڵەن عوەینە یان ناوچەکەمان بەجێ مەهێڵە و لەگەڵمانەوە. دووهەم لا تمنعوا من الخراج ما ضربناه على أهل الدرعية وقت الثمار ئەو باج و خەراجەی کە لەسەر خەڵکیمان داناوە کە کاتی چنینەوەی کشت و کاڵ و بەرهەمیان کە لەسەرمان داناون منعمان مەکە لەمە. شيخيش شيخ محمد بن عەبدولوهابیش فەرمووی أما الأول فالدم بالدم والهدم بالهدم وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بە قەبائیلەکان کە ئیتیفاقیەکردن لەگەڵیانە فەرموو الدم بالدم واتە خوێن بە خوێن
لەسەرتانە کەمە یعنی خوێنمان لەگەڵ یەکتر تێکەڵ بێ و اتفاقمان لەسەر ئەمە بێ و ماڵوێرانی بەسەر هەردووکمان نابێ. شێخیش بە هەمان شێوە اتفاقی لەگەڵا کردو الدم بالدم والهدم بالهدم. بۆ دووهەمیش فەرمی أما الثاني فلعل الله يفتح عليك الفتوحات وتنال من الغنائم ما يغنيك عن الخراج. يعني هي دووهەمەکەیان کە ئەو باج و خەراجێکە لەسەر خەڵکی داناوە لەوانەیە خوای پەروەردگار غەنائیمێکی زۆرت بخاتە بەردەست و کەیتر پێویستیت بەو خەراجەنە. ئەمەش بۆ خۆی کەلیمەیەک حەقە خەتێک بێنین بەژێر ئەم کەلیمەی غەنائیمەیە کە محەممەد بن عەبدوڵاه ڕەحیمەهو الله لە ئێستاوە حسابی بۆ غەنائیمەکە کردو. غەنائیم ئەسڵەن لە ئیسلامە غەنیمەت بریتیە لە ئەو سەروەت و سامان و شتانەی کە لە دوژمنی کافری محارب بەجێ ئەمێنێ و ئەکەوێتە دەستی جەنگاوەران پاشان تەقسیمەکرێتەوە کە پێوترێ خمس، یعنی وەکو لە سوورەتی ئەنفالە شەرح کراوەتەوە. لە سەرەتاوە محەممەد بن عەبدوڵاه ڕەحیمەهو الله باوەڕی بەوە هەبوو کە ئەوانەی ئەیان کوژێ لە دائیرەی دەرەوەی ئیسلامن، دەرەوەی دائیرەی ئیسلامەکەن و جائزە کوشتنیان و ماڵ و سەرەت و سامان هێنانیشانە بێ بە غەنائیم. دوو نقطە لێرە مهمە. طبعا ما مصدركاني شيء معلومة هروكوتم ابن غنام للروضة الأفكار المجلد يكم لها برا سي وهروها لعنوان المجد ابن بشر لها برا يانزي مجلدية كم هروها لكتابي محمد بن عبد الوهاب عقيدته السلفية ودعوته الإصلاحية وثناء العلماء عليه كالشيخ أحمد بن حجر بن أحمد آل بوطامي قاضي قطر نوسيوتي وبأمر ملك فهد صار 1995 چاپ کراوە. ئەمە مەزەرەکان گومانیتیانی کە بەم شێوەیە